سلااو لەبێت سڵاو لە توش بێ سەرچاوم بەخێراتی بۆ فامیل سەلامەت بێ سپاس دەکەمش نای بەڕێزت ڕێدار کاک ڕێدار بۆچیەوە بتەنێ دانیشتووی وڵی لەبەوەی بەڕۆژی بووم لێرە بکان گوت پیاسەش بکەم بەتەنیا هاتوو بێرە هەرێوڵە فامیلی مۆڵت پێ چۆنە تۆ وڵا خۆشە هەرێوڵە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وڵای باشم الحەمدوللا هەرێوڵە باشم ئینشەڵڵا هەر باش بیت تۆ چ پیشەی وڵی لە سکورتیمە ڕۆژانە بۆ مەشغوڵی بەرێ بیانیان بەرێ دواتر چیەکەی کاتی خۆ چۆن بەسەر ئەبێ شەوانیش جەمێرە هەرێوڵە هەموو کاتێک دەی بۆ فامیلی مۆڵ نا بەش ئێوارە نا نی هەموو شەوێک تۆ دێما هەرێوڵە شتێکی فامیلی مۆڵ وای کردو تۆ هەموو شەوێک بێ بۆ ئێرە وڵا بەس هەر پیاسەکردنەکە هەرێوڵە لەمارە نەحەوە ناوە ناحە ناهڵە دەستەکان خۆش بێ هیچ شتێکی خۆش نییە بۆ منی بگەڕیتەوە تۆ ناوەڵە نازام سپاس نازم وڵا ناوەڵە سپاس گۆرانیەک نوکتەیەکی خۆش بەسەر هاتێ تا نازام سپاس ببورە دەستەکان خۆش بێ زۆر باشە مانگی ڕەمەزان واتاو ئەبێت باشە هیچ کەسێک هەبووە بۆ نمونە تۆ عیلاقەت لەگەڵی نەمابێ نا نا ناوەڵە تۆ گەردەنی ئازانەکەی نانە کەسێک کەس نییە نا کەس نییە ناوەڵە ناوەڵە لەگەی هەم کەسێکی باش هەی بم نییە هەرێوڵە سپاس زۆر سپاس باشە بە من پرسیارەکە دەبکەم ئەگەر زانیت بیتە خاوەن خەڵات ئەگەریش نام من و تۆ پێکەوە چاڵنجەکەکەین باشە باش بەڕێز ئەڵێ چ پیتێک زۆر لە قورئانی پیرۆزدا هاتووە یاخود دووبارە بۆتەوە وڵی ئەوەی نازام ناوەڵە نازام باشە تۆ هیچ شتێکە نازانیە زە من چی بکەم وڵا نازام وەی ناوەڵە چی بکەم پرسیارەکە بۆ بگۆڕم بگۆڕە ئەگەر ئەوەشیانت نەزانی چێشە نییە چی بکەم یعنی هێز لە گۆڕێن دەچێت باشە گەورەترین ئاەت لە قورئانی پیرۆزدا کامەیە وڵاهی نازام بخوای دەی بەوەرەی جارێک دوو باش بۆ پرسیارەکەت بۆ بگۆڕم لەشی مرۆڤی ئاسایی سەدا چەندی ئاوە چەندی ئاوە لای ئەوەش نازانم باشە هاوسەرگیریت کردووە نا نەخێر ئەمڕۆ نەهاتە بۆ من لەگەڵم بۆڕێ باشە ڕێژی شحنی مۆبایلەکەت شحنی مۆبایلەکەت ڕێژەی چەندە بەبێ ئەوی سەیری بکەین لەوانەیە 92 باشە با بیبینین بزین ئەوەندە چەندە ئەگەر لەسەرەوە سیر بکەیت ئەوها 72 ئەوشانە ینی ئێستا چی بکەین چی بکەین ئێستا مەپەکەوە بەکەیف خۆت احتیاجە احتیاجە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس مەمنون بەڵام من ناهێڵم تۆ بەدەست بەتاڵی لێرە بڕۆیت ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ لەلایەن ئەپی لە زووەوە بە بڕی 15,000 دینار دەتوانی ئەپەکە دابەزێنیت و داوای خواردن بکەی بە خۆڕایی سپاس دەکەم بارەی بەس